خوێندکاری ژیر ئەو کاتت باش بەخێر هاتی بۆ وانەیەکی تایبەت دەربارەی کۆکردنەوە لێ دەرکردنی ژمارە کەرددارەکان. لاپەڕا ١٧٩ پۆلی پێنجەم بەرجی دووەم. لاپەڕا ١٧٩ ڕاهێنان و شیکاری پرسیارەکان جیاوازی بە سادەترین شێوە بنووسە بخەمڵێنە بۆ ساختکردنەوە. پرسیاری دا ئەو ژمارە کەرددارەم هەیە لە سەرەوە، ئەو ژمارە کەرددارەشم هەیە لە خوارەوە. ژمارەکەی سەرەوە کەرددارن هەردووچیان، بانای چیە؟ واتە ئەو ژمارەیە پێک هاتیە لە ژمارەیەکی تەواو کە 7 وە کەرتەک کە دەکاتە 11 لە 12 یان 11 بەش لە 12 بەش. ژمارەکەی دیش هەر کەرددارە، چاری تەواو 5 بەش لە 6 بەش. لێدەرکردن. پێشی ئەوەی لێدەرکردن ئەنجام بدەم دەخەمڵێنم 7 شتەکم هەیە. شتەک واتە نەبوویتە هەشتی تەواو، 7 کەرتەک. 4 کەرتەکی لێ بڕوە. خەمڵاندنەکە کووە؟ 7 چاری لێ بڕوە، دەبی بمینێتەوە 3 وە کەرتەک. ئەوجە کەرتەکە چەندە؟ خەمڵاندنەکە دەتوانم دەبی نزیک بی لە 3. ئەوە خەمڵاندن تەواو. ئێستا دێم پاشەوەی خەمڵاندنەکەم کرد تەماشای کەرتەکان دەکەم. تەنیا کەرتەکان 11 لە 12، 5 لە 6. دەبی ئەمن ژێرەی کەرتەکان وا لێ بکەم ببیتە هەمان ژمارە. واتە نابی یەکەچیان 12 بی، یەکەچیان 6 بی. دەبی هەردووچیان بکەمە 12، هەردووچیان 12 بن. لێرە دەستکاری ناکەم چونکە بەخۆی 12ە، بەڵام ئەو شەشەی بە جۆرەك لە جۆرەکان دەتوانم بکەمە 12. هەتا وەکو یەکیان لێبێ. کو ئەو شەشەی بکەمە 12 هەمیشە دەبی جارانی ژمارە چی بکەم. ئەگەرە من شەشم هینا جارانی دووم کرد، ئەو کەرتە هەمووی دەبی سەرەکەشی جارانی دووی بکەم. هیچ کارم بەو ژمارە تەواوی نییە وەکو خۆی 4، بەڵام کەرتەکە سەرە و ژێر دەبی ئەمن جارانی دووی بکەم هەتا ئەویش وەکو ئێرە ژێرەکەی ببیتە 12. سەرەکەی هەرچەند بی گرنگ نییە، تەنیا ژێرەکەیان دەبی یەکبی. ئێستا کەرتەکەی سەرەوە هەر وەکو خۆیتی دەینووسمەوە 7، 11 لەسەر 12. کەرتەکەی خوارێ بووە 4، چاری تەواو هەر بەخۆی 4ە. ئێرەش چی لێ هات؟ 2 جاران 5 10، 2 جاران 6 12. کەمەکەش دەنووسمەوە. ئێستا 2 کەرتم هەیە، زۆر ئاسانە لێ دەرکردنیان. بەس ئەمن پێشی لێ دەرکردنەکەی بکەم دەتوانم با وێنە تۆزەک ڕوون بکەمەوە. لێرە یەکەم کەرت کە هەمە 7 تەواوە. ئەگەرم لێرە تەمەشاکەم ئەوانە 7 تەواوە. ئەوە 1، ئەوە 2، 3، 4، 5، 6، 7 تەواوم هەیە. لەگەر کەرتەچی کەرتەکەی دی یەکی تەواو بوویتە چەند بەش؟ 12 بەش. ئەمن تەنیا 11 بەشم هەیە لە 12 بەش. ئەگەر بیان ژمێرم ئێستا لێرە 11 بەش لە 12ە. چ دەکەمە من لەو 7 تەواوەی چاری تەواو لا دەچی کەم دەکەمەوە. واتە ئەوە ڕۆیشت لای دەبم، ئەوە 1، ئەوە 2،
ئەوە سێ، ئەوە چواری تەواو ڕۆیشت. ئێستا چەند ماوە؟ سێی تەواو ماوە لەو هەفتەی سێی تەواوم هەیە با لێرە بی هەتا بیان بینم. ئەوها سێی تەواو هەیە. ئەوە ئەمن زانیم ئەوانە هەمووی لابم سێی تەواو مایەوە. کەرتەکەی دیکە لەگەڵ چارەکەی چەند بوو؟ 5/6 بوو. بەس ئەمن گۆڕیم کردمە 10/12 هەروەکو 5/6. 5/6 بەش 10/12 بەش هەر یەک شتە. واتە ئەمن ئێستا دەزانم کەرتەکەی خۆم 10/12 بەش دەبی بڕوە لەو کەرتانەی کە هەمە. دەبی ئەو بەشە بڕوە، ئەوە 1 بەش ڕۆیشت، ئەو بەشە بڕوە، ئەوە 2 بەش، دەبی 10 بڕوە، ئەوە 2 ڕۆیشت، ئەوە 3 ڕۆی، ئەوە 4 ڕۆی، 5 6 ڕۆیشت، 7 ڕۆیشت، 8 ڕۆیشت، 8 بەش، 9 بەش، 9 بەش ڕۆیشت. باوەش کۆپی بکەم تا ئەوە 10 بەش ڕۆیشت. چەند ماوە؟ چەند بەش؟ یەک بەش ماوە لە چەندی؟ بەباشی ئەمن ڕسمەکە و وێنەکەم نەکردێ، بەڵام 1 بەش دەمینێتەوە لە 12 بەش. 1 بەش ماوە کە هەمویان ڕۆیشتن، ئەوها هەمویانم لا برد، بەشەکان 1/2 هەموو ڕۆیشتن، دەمینێتەوە تەنیا 1 بەش لە 12 بەش. چونکە پاش ئەوەی کە هەموو 10 بەش لە 12 بەش ڕۆیشت، بەخۆشیە من هەر 11م هەبوو، ئێستا دەزانم ماوە تەنیا 1 بەش لە 12 بەش. کاتە وەڵامەکەم چییە؟ کە من دەینم 7 و 11 لە 12 کەم 4 و 5 لە 6 دەکەم، تەنیا دەمینێتەوە 1 بەش لە 12 بەش لەگەڵ 3 تەواو. کاتە وەڵامەکەم چییە؟ ئەو وەڵامەکەم ئەو وەڵامێ دەنووسم 3 و 1/12 مایەوە. ئەوە بە وێنەکردن دەتوانی ئەوها چاکەی. ئەگەر نەتەوێ بە وێنەکردن دروستکەی، لێرانە ئێستا ئەمن چ دەکەم؟ تەماشای کەرتەکانی خۆم دەکەم، زۆر باشن، هەردووچیان ژێرەکەیان 12ەیە، دەینم ژمارە تەواوەکان 7 چاری لێ بڕوە، لێرە دەنووسم 3، دوایە کەرتەکەی دەنووسم، هەمیشە هەمان ژێرەی دەنووسمەوە، تەماشای سەرەکەیان دەکەم، 11 دەی لێ بڕوە دەمینێتەوە 1. واتە ئەمن ئەنجامی ئەو لێدەرکردنەی لە ژێرەوە چ دەنووسم؟ دەنووسم 3 تەواو، ئەلێرە دەبی بتوانم بنووسم 3 تەواو و ماوە 1 بەش لە 12 بەش. ئەو جۆرە لێدەرکردنە بە ئەستوونیە، وەکۆی وایە 4، وەکۆی وایە 7 چاری لێ بڕوە دەکاتە 3، بەڵام لێرە کەرتی لەگەڵ بوو تۆزەک زەحمەتتر بوو. گرنگترین ئیش لێرە چییە؟ ئەو کەرتەی کە هەتە ژێرەکەی دەبی هەمان ژمارەبی. ئەگەر زانیت 2 ژمارەی جیاوازە، تەماشای ژمارە گچکەکەی بکە، بیکە ژمارە گەورەکە. ئەگەر کرا، هەندێک جار ناکرێ، ئەگەر نەکرا ڕێیەکی دیکە هەیە. ئەوە یەک لە ڕێیەکانە بۆ لێدەرکردنی ئەو کەرتانە، ئەو جۆرە کەرتانە. ڕێیەکی دیش هەیە با لێرە ئەویشت تەماشاکەین.
ڕەنگە لێرە ئەوی تەمەشاکە لە پرسیاری 11. ئەو ڕێچیە ئەو ژمارە کەرددارەی دەکەمە تەنیا دەکەمە کەرت کو دەیکەمە کەرت 8 جاران 5 چل ئەو جە کۆی دەکەمەوە لەگەڵ 5 دەبیتە 45 دەنووسم 45 بەسەر هەمان ژێرەی دەنووسمەوە کەم هەرکەمە ئەو کەرتەی کوچاکەم دیسان 4 جاران 2 8 لەگەڵ ئەو یەکەی سەرەوە دەبیتە 9 دەنووسم 9 دابەشی هەمان ژێرە 4 ئەو جە تەمەشای کەرتەکان دەکەم دەبینم ئەو کەرتە ژێرەکەی 8 ئەو کەرتە ژێرەکەی 4 ناتوانم لێدەرکردن بکەم چ دەکەم ژێرەی ئەو کەرتەی دووەمیش دەکەمە 8 جارانی دوی دەکەم سەرێ و خوارێ بەڵام ئەو کەرتە وەکو خۆی دەینووسمەوە دەستکاری ناکەم کەرتەکی باشە تەنیا کەرتەکەی دووەم ژێرەکەی دەکەمە 8 ئێستا کەرتی دووەم چی لێ هات بووە 9 جاران 2 8 4 جاران 2 دەکاتە 8 کەواتە بووە 8 بەسەر 8 ئێستا لێکیان دەردەکەم زۆر ئاسانە وەڵامەکە چییە چونکە ژێرەکە هەشتەکەی دەنووسمەوە وەکو خۆی 45 هەژدەی لێ بڕوا دەکات چەند دەکاتە 15 هەشتی لێ بڕوا 7 3 یەکی لێ بڕوا دەکاتە 2 کەرتەکە بووە 27 بەسەر 8 بەڵام 27 بەسەر 8 باوەڕ ناکەم سادەترین شێوەبی هەتا بیکەمە سادەترین شێوە 27 دابەشی هەشتی دەکەم دەکاتە 3 چونکە 3 جاران 8 دەکا 24 27ش 24 لێ بڕوا 3 دەمینێتەوە بەسەر 8 وابزانم ئەو جۆرە سادەترین شێوەیە ئەوەش ڕێیەکی دیکە بۆ ئەوەی ئەو دوو کەرتانە لێک دەربکەم ئەگەر بەو هەمان ڕێی پرسیاری دەی بکەم لێرە یەکسەر ئەمن تەماشای کەرتەکانی خۆم دەکەم لێرە ژێرەکە 8 لێرە ژێرەکە 4 یەکسەر ژێرەکەیان دەکەمە یەک ژمارە چارەکەی دەینم جارانی دوی دەکەم بێگومان ئەگەر خوارێم جارانی دوی کرد سەرێش هەردەبی جارانی دوی بکەم سەرە و ژێرەی کەرتەکەی دەنا تێک دەچی کەرتی یەکەم هەروەکو خۆی دەنووسمەوە لەو تەنشتەی هیچ دەستکاری ناکەم 5 و 5 لە 8 کەرتی دووەم ئەوەی خوارێ بووە چەند بووە 2 تەواو لێرەش 2 جاران 1 2 جاران 4 8 ئێستا کە تەمەشای کەرتەکان دەکەم ژێرەکەیان یەک شتە زۆر جوانە زۆر ئاسانە یەکسەر دەینم ژمارە تەواوەکان بە تەنێ لە یەک دەردەکەم 5 2 لێ بڕوە دەکا 3 تەواو ئەو جە کەرتەکان یەکسەر ژێرەکەیان 8 تەنیا سەرەکەی لێک دەردەکەم 5 2 لێ بڕوە دەکا 3 هەمان وەڵامە 3 و 3 بەسەر 8 3 تەواو و 3 بەسەر 8 پرسیاری 12 دیسان تەماشای کەرتەکانی خۆم دەکەم یەکەچیان ژێرەکەی 3 ئەوی دیکە ژێرەکەی 4 ئەو جارەی کە تەمەشای 3 و 4 دەکەم دەبی بگەڕێم بە دوای ژمارەیەک کە بتوانم دابەشی 3 بکەم بە بێماوە لە هەمان کات
هەمان ژمارە دابەشی چاریش بکرێ بەبێ ماوە. ئەو ژمارەیە چییە؟ 5 نابی، 6 نابی، 7 نابی، 8 ناکرێ، 8 بەسەر 4 دەبی بەسەر 3 نابی دابەش، 9 نابی چونکە بەسەر 4 نابی، 10 نابی، 11 نابی، بەڵام 12 بەسەر 3ش دەبی بەسەر 4ش دابەش دەکرێت. کەواتە ئەمن لە بیری خۆم 12. ئەو سێ چ بکەم هەتا ببیتە 12؟ ئەو سێ جارانی چاری بکەم، سەرێ و خوارێش دەبی جارانی چاری بکەم، دەبیتە 12 خوارەیەکەی. کەواتە کەرتەکە بووە چەند؟ ژمارە تەواوەکە هەر شەشە بووە 4 بەسەر 12. کەرتەکەی خوارەوە ئەو چارەی چ لێ بکەم هەتا ببیتە 12؟ کەرتەکەی جارانی سێی دەکەم، سەرێ و خوارێ، سەرە و ژێرە. کە سەرە و ژێرەم جاران سێەکە بێگومان ئەو سێ و شەشە هیچ دەستکاری ناکرێ، ئەوە وەکو خۆی نووسرایتەوە. یەک جاران سێ هەر سێ، 4 جاران سێش 12. ئێستا زۆر جوانە، دوو کەرتی باشم بەدەست هات، هەردووچیان ژێرەکەیان 12ەیە. ئەو جەدەینم ژمارە تەواوەکان بە تەنێ لێک دەردەکەم، 6 سێی لێ بڕوە دەکاتە 3 تەواو. ژێرەکان یەکسەر دەنووسمەوە 12، چاریش سەرەکانیان لێک دەردەکەم، 4 سێی لێ بڕوە یەکی یەک. کەواتە ئەنجامەکە چەندە؟ 3 و 1 لە 12. پرسیاری 13 زۆر ئاسانە لۆ، چونکە تەماشای کەرتەکەی دەکەم، هەمان ژێرەیە، زۆر ئاسانە. تەنیا دەست پێ دەکەم، ژمارە تەواوەکان لێک دەردەکەم، 4 دووی لێ بڕوا 2 ژێرەی کەرتەکەی دەنووسمەوە، ئەوجا 7ش سێی لێ بڕوا دەکات 4. بەڵام ئەو نووسینە سادەترین شێوە نییە. لەبەر چ؟ چونکە گەر تەماشای کەرتەکەی کەم 4 بەسەر 10 دەتوانم کۆڵکەچی هاوبەش ببینمەوە کە بتوانم 4 و 10 بەسەر دابەشکەم بە بێمانەوە، ئەویش ژمارە 2. ئەو ژمارە تەواوە هیچ دەستکاری ناکەم، وەکو خۆی دەنووسمەوە، بەڵام 4 دابەشی 2 دەکەم سەرێ، خوارێش دیسان دابەشی 2 دەکەم، 4 دابەش 2 دەبیتە 2، 10 دابەش 2 دەبیتە 5. ئەو ئەنجامە سادەترین شێوەیە. پرسیاری 14 تەماشای کەرتەکەی خۆم دەکەم، ژێرەکە لێرە 5 لێرە 10 نابی، دەبی ئەمن هەردووچیان ئاسانترین شت ئەوەیە هەردووچیان دەبی، تەنیا ئەو 5 جارانی 2 بکەم، ئەویش دەبیتە 10 ژێرەکەی. واتە ئەو ژمارەیە هیچ دەستکاری ناکەم، وەکو خۆی دەنووسمەوە، بەڵام ئەو ژمارەی سەرەوە ژێرەکەی دەکەمە 10، سەرە و ژێرەی جارانی 2 دەکەم. کەرتەکە بۆ چ؟ ئەوە هیچ دەستکاری ناکرێەوە، ژمارەی تەواوە. کەرتەکە بووە 8 و 2 جاران 3 6 لەسەر 10. کەرتەکەی خوارێ هەروەکو خۆی دەنووسمەوە، 3 و 3 بەسەر 10. ئێستا لێکیان دەردەکەم، ژمارە تەواوەکان لێک دەردەکەم، 8 سێی لێ بڕوە، چونکە لێ ڕۆیشتنە، لێ دەرکردنە، 8 سێی لێ بڕوە 5 تەواو. کەرتەکەی دەنووسمەوە، هەمیشە هەمان ژێرەی دەنووسمەوە، 6 سێی لێ بڕوە دەکا 3 تەواو. ئێستا دێمە لای پرسیاری 15. ئەو جارەی بە ئاسۆیی نووسرایە، ئەوانی دیکە هەموو بە
ئەستوونی نووسرابوون هیچ کێشە نیە. دیسان تەماشای کەرتەکەی خۆم دەکەم، یەکەچیان ژێرەی 12ەیە، ئەوی دی 3ەیە، باشتر وایە ئەو سێش بکەمە 12. ئەگەر جارانی 4م کرد سەرێ و خوارێ ئەو دەبیتە 12. کەواتە کەرتی یەکەم لای ڕاست وەکو خۆی هیچ دەستکاری ناکرێ، دەنووسرێتەوە. کەرتی دووەم دەبیتە دەبیتە 4 ژمارەی تەواو 4 لە 12. کەرتی یەکەم وەچی خۆی، کەرتی دووەم دەبیتە دەبیتە 4 ژێرەکەش دەبیتە 12. ئەو های لێدێ چونکە سەرێ و خوارێ جارانی چاری دەکەم. ئەو جا ئێستا زۆر ئاسانە ژمارە تەواوەکان یەکەم جار لێ دەردەکەم. 5 4 لێ بڕوە، یەکی تەواو ژێرەکە 12ەیە، 7ش 4 لێ بڕوە دەکا 3. بەڵام ئەوە سادەترین شێوە نییە، چونکە لێرە دەتوانم سەرە و ژێرەی کورتکەمەوە دابەشی 3 بکەم. سەرەی دابەشی 3 دەکەم، 3 دابەش 3 دەکا 1، 12ش دابەش 3 دەکات 4، واتە وەڵامەکە دەبیتە 1 و 1 لە 4، 1 و 4. ئەوە وەڵامی تەواوە. پرسیاری 16 تەماشای کەرتەکانی خۆم دەکەم. ژێرە 16 ژێرە 4، باشتر وایە ئەو 4ش بکەمە 16، جارانی چاری بکەم. سەرە و ژێرە ژمارە تەواوەکە هەر وەکو خۆی دەنووسمەوە. 6 لێرە 4 جاران 3 12، 4 جاران 4ش 16. کەرتەکە بووە 6 و 12 لە 16، کەمەکە وەکو خۆی دەنووسمەوە، ژمارەکەی دیکە هەر وەکو خۆی دەنووسمەوە. ئێستا زۆر 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 ئاسانە. 6 2 لێ بڕوە، 4 تەواو ژێرەکە 16ەیە، 12ش 5 لێ بڕوە دەکاتە 7. پرسیاری 17 تەماشای کەرتەکان دەکەم. هەردووچیان نۆیە، پێی ناوێت دەستکاریان بکەم. کەواتە زۆر ئاسانە ئەو پرسیارە. تەماشای ژمارە تەواوەکان دەکەم. 3 1 لێ بڕوە، 2 تەواو نۆیەکەی دەنووسمەوە وەکو خۆی، 8 5 لێ بڕوە دەکا 3. ئەو جا لێرە کورتکردنەوە هەیە، دابەشکردن هەیە بەسەر 3. ئەو 3 دابەشی 3 دەکەم دەبیتە 1، ئەو نۆیش دابەشی 3 دەکەم دەبیتە 3، کەواتە ژمارەکە دەبیتە 2 1 لە 3. پرسیاری 18 تەماشای کەرتەکان دەکەم. لێرە ژێرەکە 5، لێرە ژێرەکە 4. ئەگەر دوو ژێرەی ئەوها هەبوو، ئاسانترین ڕێ ئەوەیە 5 جاران 4 دەکا 20، ژێرەی هەردووچیان بکەمە 20. ئەمن ئەو 5ەی بکەمە 20 ئەگەر جارانی 4م کرد، سەرە و ژێرە دەبیتە 20. ئەدی ئەو 4ێک و بکەمە 20 ئەویش جارانی 5 دەکەم، سەرە و ژێرە. ئێستا هەردوو کەرتەکەی دەبێ بگۆڕم. ئەو جارەی کەرتی یەکەم چی لێ هات بووە 7 تەواو، 4 جاران 3 12، 4 جاران 5ش 20. کەم کەرتەکەی دی 2 تەواو، 5 جاران 1 5، 4 جاران 5ش 20. ئێستا زۆر زۆر جوانن دوو کەرتەکەم، ژێرەکەیان وەکو یەکە. 7 تەواو 2 تەواوی لێ بڕوە دەکاتە 5 تەواو ژێرەکەش 20، ئەو جا 12ش 5 لێ بڕوە دەکاتە 7. تەواو.
ئەوە هیچ کورتکردنەوە نییە لێرە پاش ئێرە. شریتی کەرتەکان بەکاربینە بۆ دۆزینەوەی جیاوازی. ئەمە شریتی کەرتەکانم لەلان نییە، کەواتە ئەمن لێرە دەتوانم وەکو پرسیارەکانی دی ئەگەر ژێرەی ئەو کەرتت کردە نۆ جارانی سێی بکە سەرێ و خوارێ ژمارەکە دەتوانی لێدەرکردن ئەنجام بدەیت. بەڵام پرسیاری زۆر ئاسانە، پرسیاری 19 بەڵام بزانم پرسیاری 20 کووە. پرسیاری 20 ئێرە دەبی ژێرەکەی بکەمە 12 هەتاوەکو ئێرەی لێبێ. دەبی جارانی چەندی بکەم؟ جارانی سێی دەکەم دەبتە 12. کە جارانی سێی دەکەم دەبیتە 12. ئەو کەرتە دەبیتە 12 سەرێ خوارێکە دەبتە 12 سەرێکەش جاران دەبیتە 9 چونکە هەردووچیان جارانی سێی دەکەم سەرێ خوارێ سێ جاران سێەوە دەبیتە 9 ئەوەش دەبیتە 12. بێگومان خوێندکاری ژیر باشترین ڕێ ئەوەیە بچم ئەو پرسیارەی لە جێشکە چاکەم بە دوور و درێژی 6 ژمارەی تەواو 5 بەسەر 12 با لێرە بنووسمەوە 6 تەواو 5 بەسەر 12 کەمی بکەمەوە لەگەڵ 5 3 بەسەر 4. لێرە ڕەنگە ڕێژکە ببینمەوە با بەڕێکی نوێش دەتوانم چاکەم. ئەو ڕێ چیە؟ 12 جارانی 6 دەکەم کەرتەکەی لە ژمارەی کەرتدار دەگۆڕم بۆ ژمارەیەکی تەنیا کەرت، واتە 6 جاران 12 کۆی دەکەمەوە دەکاتە 2 جاران 6 12 6 جاران 1 6 یەکیش 7 72 ئەوجە کۆی دەکەمەوە لەگەڵ 5 72 5 دەکاتە 77 دەبیتە 77 لە 12 کەواتە ئەو ژمارەیەم گۆڕی کردمە ئەو ژمارەیە کو ڕێسایەکە ئەو ژێرەی جارانی ژمارە تەواوەکەی کۆی دەکەوە لەگەڵ سەرە، واتە 6 جاران 12 کۆ 5 دەبیتە 77 کەمەکەی وەکو خۆی دەنووسمەوە دیسان لێرە 4 جاران 5 دەکاتە 20 لەگەڵ سێش دەکاتە 23 بەسەر 4. ئەوجا ئێستا کەرتی دووەم ژێرەکەی چارە دەیکەمە 12 جارانی سێ دەکەم سەرێ خوارێ تا ببیتە 12. کەرتی یەکەم هەروەکو خۆی 77 لە 12. کەرتی دووەم بووە 3 جاران 23 3 جاران 3 9 3 جاران 2 6. ئێستا زۆر زۆر ئاسانە 1 12 لە خوارێ دەنووسرێ سەرەکەش 7 9 لێ بڕوا نابی 7 9 لێ بڕوا 8 و لێرە ماوە 6 لێ بڕوا 0 8 لە 12 دەتوانم کورتکەمەوە هەردووکیان سەرێ و خوارێ دابەشی چاری بکەم. 8 دابەش 4 دەکاتە 2 12 دابەش 4 دەکاتە 3 واتە ئەنجامەکە ئەوهای لێدێ. ئەگەر نەمەوێ بەو ڕێی بکەم چ دەکەم؟ ئەگەر نەمەوێ بەو ڕێی بکەم چ دەکەم؟ دەینم باوانە تۆزەک ڕەشکەمەوە بزانم
ڕێیەکی تکەش هەیە من نازانم کام ڕێ بەکاردێ لە لای مامۆستاکەت یان وانە بێژەکەت، بەڵام ئەو ڕێژ هەر دروست دەکەم. 3/4 بوو. 3/4. کەرتی یەکەم وەکو خۆی دەنووسمەوە. کەرتی یەکەمە بەستم کەرتی لای دەستی ڕاست 6/5/12 کەمەکەی وەکو خۆی دەنووسمەوە. کەرتی دووەم ژێرەکەی دەکەمە 12 واتە پێنجەکە کە تەواوە هەر وەکو خۆی دەنووسمەوە کو دەبیتە 12 ئەگەر ئەمن سەرێ و خوارێم جارانی 3 کرد دەبیتە 12 دەبیتە 5 تەواو و 9/12. بەڵام لێرە ئەمن کێشەی دیکەم لە پێشە ڕاستە ژێرەکەی وەکو یەکە، بەڵام ئەو یەکەم جارە ئەو کێشەیەم بێتەڕێ. ئەو چییە؟ سەرەکەی ئەو کەرتەی 5 ناتوانم نۆی لێ بڕوە چونکە 5 گچکەیە، نۆی لێ ناڕوە. ئەگەر ئەو کێشەیەت هەبوو خوێندکاری ژیر چ دەکەی؟ ئەو کەرتەی کە هەتا دەبی هەمیشە کەرتی لای ڕاست هەمیشە دەبی سەرەکەی گەورەتربی لە سەرەی کەرتەکەی لای چەپ، ژێرەکەشیان دەبی هەمیشە وەکو یەک. چونکە سەرەکەی لێرە 5 کچکەترە لە 9 ئەمن دەبی ئەو 6 تەواوەی خورد کەمەوە، واتە یەکەچی لە 6ەکەی وەرگرم بیکەمە کەرت. هەمیشە لە کاتی خوردکردنەوە ئەو ژمارە تەواوە یەکی لێکەم دەبیتەوە، واتە لێرە 6 دەبیتە 5. ئەگەر 4 بە دەبووە 3، ئەگەر 100 بی دەبتە 99، ئەگەر 80 دەبیتە 79. هەمیشە یەک کەم دەبیتەوە، 6ەکە بووە 5. کەرتەکە چی لێدێ؟ هەمیشە هەمان ژێرەی دەنووسیەوە. لەسەرێ چی لێدێ؟ ئەو یەکە تەواوەی کە وەرم گرت لەسەرێ هەمیشە سەرە و ژێرەی کۆ دەکەیەوە، سەرجەمەکەی لەسەرێ دەنووسی، واتە 5 و 12 دەبیتە 17. لێرە 17ی دەنووسی. ئەوە لە کاتی خوردکردنەوەی ئەو کەرتەی کە سەرەکەی گچکەیە دەتوانم بەو جۆرەی بینووسم. ئەوە تەواو بووم. کەرتەکەی دیکە هەر وەکو خۆی بێ دەستکاری 5 و 9/12 دەینووسمەوە. ئێستا زۆر ئاسانە. ژمارە تەواوەکان لێگدی دەردەکەم. 5 لێ بڕوە 0 هیچ نامینێتەوە، نانووسم 0 هیچ نامینێتەوە، واتە هیچی تەواو نیە، تەنیا کەرتەکەم هەیە. 12 کەرتەکە خوارەیەکەی 12 سەرەکەی 17 نۆی لێ بڕوە، 17 کەم 9 دەکات چەند؟ دەکاتە 8. ئەوجا دیسان 8/12 کورتی دەکەمەوە، دەبیتە دابەشی چاری دەکەم دەبیتە 2/3. هەر وەکو کو لە لێرانە 2/3 دەرچوو، بەو شێوەیەش هەمان شتا 2/3. ئەوجا ئەتوو بە کەیفی خۆتی خوێندکاری ژیر کام ڕێی هەڵدەبژێری ئەوە دەبی ڕاهێنان لەسەری بکەی، ڕەنگە پێویستت بی هەردوو ڕێیەکان بزانی. ئەوە پرسیاری 20 بوو. پرسیاری 21 دیسان لێرە تەماشای ژێرەکەی دەکەی، زۆر جوانن، هەردووچیان چارە، بەڵام کەرتی لای ڕاست هەمیشە دەبی سەرەکەی گەورەتربی لە کەرتی لای چەپ. دەنا ناتوانم 1/3 لێ بڕوە، ناکرێ، نابی، کەواتە لێرەش دەبی چ بکەم؟ ئەمن بابینووسمەوە لە جێیەکی دیکە 3 و 1/4 کەم
1.3/4. دیسان ئەمن لێرە ژمارە یەکەم دەبی گەورەتر بی کەرتەکەی سەرەکەی نابی گچکەتر بی کەواتە دیسان دەینم ئەو سێی خورد دەکەمەوە، سێی تەواوە دەیکەمە 2 تەواو، هەمیشە یەکی کەم دەبیتەوە. 4 ژێرەکە هەر وەکو خۆیتی لە سەرێت دەنووسم سەرە و ژێرەی کۆ دەکەمەوە 4 و 1 دەکاتە 5. کەواتە ئەو کەرتە هاوتایە هەمان شتە وەکو ئەو کەرتەی، هیچ جیاوازی نییە لە هاوتایی لە بەها. کەمەکەی وەچی خۆی دەنووسمەوە، یەکەکەی وەچی خۆی دەنووسمەوە، سێیەکەی وەچی خۆی دەنووسمەوە، 4ەکەی وەچی خۆی دەنووسمەوە. 2 کەرتی زۆر جوانم هەیە، 2 ژمارەی کەرتدار زۆر ژێرەکەیان یەکە، سەرەکە یەکەم گەورەترە، تەنیا مایە لێدەرکردنەکەی بکەم. 2 یەکی تەواوی لێ بڕوە دەکاتە یەکی تەواو، 4ەکە وەکو خۆی دێتە خوارێ، ئەو جە سەرەی کەرتەکە 5 سێی لێ بڕوە دەکاتە 2. پاشان 2/4 کورتکردنەوە هەیە، دابەشی 2 دەکەم سەرێ و خوارێ، بێگومان ئێرە هیچ دەستکاری ناکەم، دەبیتە 1/2 کەواتە 1.5 چونکە سەرێ خوارێ دابەشی 2 دەکەم. چ برێم 1.5 چ برێم 1 و 2/4 هەمان شتە. ئەوە پرسیاری 21 تەواو بوو. پرسیاری 23 دیسان لێرە تەماشای کەرتەکەی دەکەم، ڕاستە ژێرەکەی 8، بەڵام ئەو سەرە گچکەترە لەو سەرە، ناتوانم 1 کەم 7 نابی، کەواتە دیسان ئەمن ئەو سێی خورد دەکەمەوە کە خوردم کردەوە سەیەکە دەبیتە 2 تەواو، ئێرەش دەبیتە 9 چونکە هەمیشە سەرە و ژێرە کۆ دەکرێتەوە دابەشی هەمان ژێرە. کەرتی دووەم هەر وەکو خۆی بێدەستکاری 7/8 ئێستا زۆر جوانە، 2 لێ بڕوا 0 هیچ نامێنێتەوە، تەنیا کەرتەکەم هەیە ژێرەکەی 8 9 7 لێ بڕوا دەکاتە 2/8 کورتکردنەوە هەیە، دابەشی 2 دەکەم سەرێ و خوارێ دەبیتە 1/4 چارەگەک. پرسیاری 24 4 2/3 کەمی دەکەمەوە لە 2 5/6. تەماشای کەرتەکان دەکەم، لێرە ژێرەکە 3 لێرە 6، هەوڵ دەدەم ببورن، هەوڵ دەدەم کەرتی یەکەم کەرتی لای ڕاست ژێرەکەی ببیتە 6 کو ئەگەر هینام جارانی دووم کرد سەرێ و خوارێ، هەر نەبی با ژێرەکەیان چاکەم. کەرتی لای ڕاستم بووە 4 تەواو، 4/6 کەمەکە وەکو خۆی دێتە خوارێ، کەرتی دووەمیشم 2 تەواو 5/6. ئێستا ئەمن ژێرەکانم چاک کرد ڕاستە، بەڵام سەرەکەم کێشەم هەیە، 4 گچکەترە لە 5 ناکرێ، دەبی دیسان ئەو 4ەی ئێرە خوردکەمەوە بیکەمە 3 لێرە 6 ئەو دووەش کۆکەمەوە 4 و 6 دەکاتە 10. دواتە کەرتەکە ئەو های لێدێ، کەرتی دووەمیش هەر وەکو خۆی دەنووسمەوە بەبێ دەستکاری. ئێستا زۆر جوانە، ژێرەکەیان یەکە، سەرەکەیان ئەو سەرە گەورەترە لەو سەرەی زۆر جوانە، تەنیا دەست پێ دەکەم بە لێ دەرکردن. 3 تەواو 2 تەواوی لێ بڕوا، یەکی تەواو دەمینێتەوە، 6 هەر وەکو خۆی دەنووسرێتەوە هەمان ژێرە، ئەو جاس 5 لێ بڕوا دەکاتە 5. ئەوە ئەنجامەکەیە. پرسیاری 25 تەماشای کەرتەکەی دەکەم، لێرە 5 لێرە 10 بە هەر نەبی ژێرەکانیان ڕێک بێخم
لێرانە جارانی دوی بکەم دەبیتە دا سەرەوەی خوارە بێگومان دەبیتە دا کەرتەکە یەکەم جارێ باوەکو خۆی بنووسمەوە 8 و 4 لە 10 کەرتی دووەمیش واتە کەرتی لای چەپ بووە 2 تەواو و 6 لەسەر 10 کە تەمەشا دەکەم کێشە چیتکەم هەیە لێرە 4 گچکەیە لێرە 6 گەورەیە ناکرێ ناچارم ئەو هەشتەی دیسان خورتکەمەوە هەشتەکە دەبیتە 7 ژێرەکە هەمان ژێرەیە سەرەکەش دەبیتە سەرجەمی سەرە و ژێرە 4 کەرتی دووەم وەکو خۆی بەبێ دەستکاری 6 بەسەر 10 ئێستا زۆر ئاسانە هەموو شت تەواوە تەنیا لێ دەرکردن مایە 7 تەواو 2 تەواوی لێ بڕوە 5 تەواو دەیەکە وەکو خۆی دەنووسرێتەوە 4 10 6 لێ بڕوە دەکاتە 8 ئێستا مایە سەرە و ژێرەی دابەشی دووی بکەم هەتا بە ئاسانترین شێوە بینووسم 5 تەواو 8 دابەش 2 4 5 10 دابەش 2 دەکا 5 ئەوە ئەنجامەکەیە بە سادەترین شێوە ئێستا دەینم پرسیاری 26 پرسیاری 26 تەماشا دەکەم یەکە چانژێری سێە یەکە چانژێری دووە ناکرێ دەبی هەردووچیان چاکەم چ ژمارەکەیە دابەش بکرێ بەسەر 2 بەسەر 3 بە بێمانەوە 5 نابی 4 نابی 6 زۆر باشە کەواتە 6 باشە هەتا ئەو دووە ببیتە 6 جارانی سێی دەکەم سەرێ و خوارێ هەتا ئەو سێ ببیتە 6 جارانی دووی دەکەم سەرێ و خوارێ کەرتی لای ڕاستم بووە 3 تەواو وە 3 بەسەر 6 کەرتی لای چەپم بووە 2 تەواو وە 4 لەسەر 6 ئێستا کێشەی چم هەیە کێشەی ئەوەی ئەو سێە گچکەترە لەو 4ەی کەواتە نابی دەبی ئەمن ئەو کەرتەی چاکەم ئەو سێی خورتکەمەوە بیکەمە 2 تەواو و 6 هەروەکو خۆی بنووسمەوە ژێرە لە سەرەکەی ئەو دوانە کۆبکەمەوە لە سەرەکەی بنووسم 3 و 6 دەکاتە 9 ئەو جەکەمەکەی وەکو خۆی بنووسم ئەوجا ئەو کەرتەش هەر وەکو خۆی بەبێ دەستکاری ئێستا زۆر زۆر جوانە زۆر ئاسانە 2 تەواو 2 تەواوی لێ بڕوە 0 هیچ نامینێتەوە پێی ناوێ بنووسم 0 تەنیا کەرتماوە ژێرەکە هەمان ژێرەیە 6 9 4 لێ بڕوە دەکاتە 5 کاتە ئەوە وەڵامەکەیە 5 بەسەر 6 یان 5 6 1 ئەوە لێ دەرکردنی کەرت ژمارەی کەرتدار هیوادارم ئەوانەیە سوودی هەبی هەرچەندە نەمتوانی هەموو لاپەڕەکەی شیکار بکەم بەڵام لە هەڵەیەکی تر ئەگەر پێویست بوو دەتوانم شیکار بکەم هەرچەندە من باسی هەتا ئێستا پۆلی پێنجم نەکردێ بەڵام داواکاریم لێکرا و هەستم کرد لێ دەرکردنی کەرتەکان گرنگە بۆ پۆلی 4 و پۆلی 6 چونکە ئەوە بۆ پۆلی 5 لەبەر هەندێ بە هەڵم زانی ئەوانەیە دروست بکەم و هیوادارم سوودی هەبی و هیوادارم چاوپۆشی بکەن ڕەنگە لە کاتی قسەکردن بە هەڵە ژمارەکەم خیندبیتەوە یان بە هەڵە شیکارم کردبی و هیوادارم هەڵەکان ڕاستکەنەوە لە کۆمنت هەتا وانەی داهاتوو هەر بژین